ئێمە دەمانوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین ڕای چاودێرانیش وەردەگرین بزانین ڕای ئەوان لەسەر دۆخەکە چیە لە عێراق. بیانی ئەم کاتەمان زۆر بەڕێز کازم یاوەر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە لامان میوانەکە کازم بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان بخۆت. ئاگاداری دۆخەکە بەرەوچێ هەنگاو بە هەنگاو لە پێکدادان نزیکە بێتەوە. ئەگەر پێکدادان دروست بوو چوارچێوەی هەماهەنگی چەکداریان هەیە تەیاری سەدریش چەکداری خۆیە. ئەگەر پێکدادان دروست بوو دۆخی عێراق بەرەوچێ چ جۆرە شەڕێک دروست دەبێت. زۆر سپاس بۆ دەرفەتە، سلااو بۆ جەنابەت، سلااو بۆ بینەر و بیسەری کەناڵی 24. طبعاً ئێمە ئەگەم تاریخی عێراق مێژوو عێراق تشکیلکردنی حکوومەتی عێراق لە زمانی مەلەکەیەت و پاش مەلەکیەت و جمهوریەت ئەوانەی کە هاتن لەسەر حکم هەر حکوومەتێک کە هات لەسەر حکم شتێکی حجەتێکی هەبوو لای خەڵکی یان بەناو تەمینکردنی نەفت لە عێراق خەڵکی دەهات لەسەر جەعدا چەپڵیان لێدەدا یان بەناو دیموکراسیەت و حقوقی ئینسان پاشان دیتمان ئەو خەڵکە کە دەکوژران لێرە و لەوێ بەدەست ئەم حکوومەتەکان یعنی خەڵکی عێراق یعنی خلال ئەم 100 ساڵەی کە ڕابردوو بەداخەوە ئەو حاکمەکان و ئەو پارتە سیاسەکان ئەوانەی کە هاتن لەسەر سوڵتەیان بەکاریان هینا بە ئامانجی غەرەزی خۆیان. ئیستەش سیناریۆیەک لە عێراق هەیە لەوانەیە ئەم سیناریۆیە وەک جاران نییە بەڵام عنوانەکەی بە شێوەی دیکەیە. سیناریۆ زۆرە لە عێراق. ئێمە ئەوە یعنی مەسەلەن کە دەرێم تەمینی نەفت باسییان کرد لە وەختی خۆی بەڵام نەتیجەکەی ئەوە بوو نەفتیان کرا بە عەرەبی دەیانوت نەفت من ئەجل المعركة دوایی خەڵکی عێراق هەمووی چوو لەناو شەڕ و کازم ئێستا چی ڕوئەدا ینی ئێستا هەردوو لا چەکدارن هەردوو لا خۆپیشاندانەکەن لە ناوچەی سەوزان هەردووچیان. ئەمە ینی چه ئەگەرێک لە بەردەمی عێراقدا عێراق لە بەردەمی شەڕێکی خوێناوی زۆر گەورەدا عێراق بەرەو داڕمانی یەکجاری و هەڵوەشانەوە یەکجاری دەچێت. ئەم شەڕە سونە و کوردیشی تێوە دەگلێ. طبعا هەر شەڕێک تەداعیاتی خۆی هەیە. ئێمە ئەگە برێن ئەو دوو گروڤە لە بین خۆیان شەڕ بکەن هیچ تەئسیری بۆ هەرێمی کوردستان یان ناوچەکانی عێراق دیکە هیچ ئاساری ئەوەی نابی نەخێ ئاساری زۆر هەیە. ئەمە جاری کەم جار ئێمە با بزانین هەموو شعبی عێراقی کۆمەڵانی شعبی عێراقی یعنی لەگەر سەدرن یان لەگەر ئیتاری تەنسیقین نەخێت شتێوان نییە. ئەم دوو گروڤە لەوانەیە هەر جەماوەری خۆیان هەبی بەڵام زۆرینەی خەڵکی عێراق جانیبی مەدەنی ئەوانەی کە دەیانەوێ گۆرانکاری لە عێراق هەبی بەڵام بەو شێوەی نە کە ئێستا باز دەکرێتن نازانی ئەجندای سیاسی لە مێشکی ئەم دوو گروڤە چییە عێراق بۆ چۆ دەیبەن دوایی تەواو خەڵک گۆرانکاری دەوێ لە عێراق گەندەلی زۆرە خزمەت وزاری نییە هەرچی برێ هەیە مەوجودە بەڵام گۆڕانکاری لە نیزامی سیاسی کە عێراقیەکان لەسەری بە هەوەنتە پێک نهاتن لە 2003 ئێستا بێ گروپێک بە بریارێک بە ڕەیەک فەرز بکە لەسەر هەموو ئەو عێراقا بەڕاستی ئەمە شتێکی زۆر خەتەرە ئەمە دەبی لەسەر ئەو مۆزوع بەجددی ڕاوەستین. ئەخر ئێستا زانی چۆن نییە کات کازم ینی ئێستا لەوە دەرچووە کە لەسەری ڕابۆستین یاخۆت بتوانین هیچ قسەیەکی لەسەر خوێنچگە لە ئەوەی کە بتوانین شرۆڤەی دۆخەکە بکەین لە عێراقدا ئەوانی ئەو داواکاریانەی سەدر ئەگەر لە واز لە سیستەم و ئەوانشتی هەمووی بێنین سەدر داوایەکی هەیە کە ڕەنگە مالیکی یاخۆ چوارچەوەی هەماهەنگی پێ ڕازی نەبن ئەو داوا دەکات دەڵێ ئەبێ ئەوانەش دادگایی بکرێن پێدوانی ئێستاش ئەم جۆرە شەڕە کە هەیە لە نێوان سەدر و مالیکیدایە لە بیریشت بێ مالیکی کاتی خۆی 1500 کەسی لە شوێنکەوتوانی سەدر کوشت و زۆریشی لێ بەدیل گرتن پێدوانیە ئێستا ئەمە گەیشتۆتە شوێنێک ئیتر گەڕانەوەی بۆ نییە جگە لە پێکدادان و لایەک تەسفیە بکە تەسفیە خۆی بەڕاستی تەسفیە هەیە بەڵام
مقدراتی خەڵکی عێراق مستقبلی کۆمەڵانی خەڵکی عێراق بیکەی بە تەصفیەی حیسابات بینی گروپەکان لەسەر سوڵتە لەسەر مەکاسبی حزبی یان کوتلەوی ئەمە شتێکی زۆر خەتەردایە. ئێمە دەزانین بۆنی ئەوە دێ کە نوعی ئینقلابێکی پێ دەرێن بە عەرەبی ئینقلاب ئەبیەض ئەگە مستەلەحەکە بە جوانی ئەوەی کەین یعنی وردی کەین، بەڵام ئەمە لە مەسلحەتی خەڵکی عێراق تێدا نییە بەگشتی. ئێمە باش دەزانین ئێمە دستورمان هەیە، تەواو دستور مەشاکلی نەواقسی زۆری تێدایە، بەڵام گۆڕانکاری لەسەر دستور بە جادەوە بە 5,000 نەفەر 10,000 نەفەر بێنی لەسەر جادا. ئەوڕۆ دستورێکی بە 40 ملیۆنی عێراقی ئیرادەی 40 ملیۆن بە 5,000 بە 10,000 نەفەر بیبەستی بەڕاستی ئەمە شتێکی مەسلحەتی کۆمەڵانی عێراق بەگشتی نییە. ئەم دەستوری کە ئێوە باسیەکەن دەنگی بۆ درا باشە ڕاستەکەم و کوڕیشی تایە، بەڵام ئەوەی کە جێبەجێی نەکردووە مادەکانی دەستوری پێکەوە خودی ئەو حکومڕانانەی عێراق بوون خۆیان پابند نەبوون بە دەستورەکەەوە تاکو ئێستاش پێوەی پابندین. من باسی لابردنی دەستورەکە ناکەم، یعنی خۆیان هۆکاری ئەم دۆخەی عێراقن. بڕۆ سەیری لە بەغداوە بڕۆ بەرەو خوار تەماشای کرد، نە خزمەت گوزاری هەیە، نە مەعاش هەیە، نە ئاو هەیە، نە کارەبا هەیە، کەواتە خۆیان پابند نەبوون بە جێبەجێکردنی دەستورەوە. ینی پرسیارەکە ئەمەیە، ئەوان کە خۆیان پێوەی پابند نەبوون خۆیان ئەسلی مەسەلەکە خۆیانە. تەواوە ئێمە مەقسەدمان ئەوەیە کە دستور و عملیی سیاسی ئەوە لە خودی خۆی کێشەی نییە. ئێمە لەگەر نەس و لەگەر قانون و دستور هەموو دەوڵەتەکان دستوری هەیە کە کوری تێدایە، بەڵام گۆڕانکاری لە بەدەست شعبەوەی نا بەدەست گروپەوەیە. ئێمە ئەوەی بەخۆیان شعاریان چی بوو؟ شەلع قەلع، یعنی ئەو پارتە سیاسیەکان ئەوانەی لەسەر حکمن ئەمان دەبی خەڵک ئەوەی دەوێ، خەڵک جارێ دەوێ هەمویان دوو گروپەکە هەردوو گروپەکان بڕۆن بۆ ماڵەوە. نەخێ خەڵک دژی دەوڵەتی خۆی نییە، خەڵک دژی دستوری خۆی نییە، خەڵک دژی ئەو ممارەسەی سیاسیە کە ئەمان هاتن لەسەر حکوم ئەو 20 ساڵە کە هەمویان دەستیان لە خێنی خەڵکی عێراقەیە، هەمویان دەستیان لە گەندەڵی هەیە، کەسیان لە کەس پاک نییە، بەڵام گروپێک لێرە و لەوێ هەردووشیان ئێستا بێن کۆمەڵێ مەشاکل دروستکەن لە میدیاش لەگەریان پشتی ئەوان بگرن، ئەوان دوایی لە پاش ئەو مەرحەلەیە لە پاش گۆڕانکاری پاک بن لە پێش کۆمەڵانی خەڵکی عێراق، پاک دەرچن لە پێشی یۆنامی و ئومە متحیدە و دەوڵەتەکان گەورەکان. ئەو شتە عێراقیەکان ئەوە 100 ساڵە باسم کرد نیزامی حکومەکان. ئەگە ئیجازەم دەی ئەو فکرەیە تەواوکەم، ئێمە بە عەرەبی دەرێن لا یولدغ المؤمن من جحر مرتين. ئێمە چەند حکومەت هاتیە لە عێراق شتێک یعنی هەنجەیەک دەرکردووە بەناو چاکسازی یان بەناو دیموکراسیەت و یان بەناو تەمینکردنی نەفت و یان دانی مەعاش و نازانچی. باشە ئێستا ئەو گۆڕانکاریە کە ئەوان ئێستا ئەوەی داوا دەکەن فەرمو ئێستا نیزامان گۆری لە پەرلەمانی بۆ ڕیاسی خۆ دوگمە نییە بە یەک دوگمە لێدەی بەیانی هەڵەستێن هەموو شتێک شام و شەریف دەبی. ئێمە لە 2003 ئەوەندە دەوڵەت ئەمریکا و بریتانیا و فەرەنسا و نازانم چی ئەوانە هەمویان دەوڵەت عەرەبیەکان هەمووی خڕبوون هاتن نیزامیان لە عێراق گۆریان بۆ 20 ساڵە هیچیان نەکرد. ئێستا بە ڕۆژێک گروپێک بێ لەوانەیە هەمان لەناو حکومەت. من ئێستا تۆ خۆت جۆشن لە قسەی خۆپیشاندەران بۆ ئەوانەی سەر بە تەیاری سەدرین ئەوەی کە سەیرە، یعنی ئەوەی ئەوان داوای گۆڕینی حکوم دەکەن، تەنانەت گۆڕینی دادگای فیدرالیش دەڵێ ئەو بڕیارانەی دادگای فیدرالیش دەریان کردو ئەوانە هەمووی بڕیاری سیاسین. بۆیە ئەوانیان هەمووی ڕەت کردو، تۆ حکومەتیان ناوێت، دادگای فیدرالیان ناوێت، دەستوریشان ناوێت، ئەی کەواتە چار چییە؟ بەڵێ زۆر سپاس. بەنسبەت چارەسەر ئێمە ئەلحەمدولیلا چارەسەرمان زۆر هەیە لەو فترەیە لەو مەرحەلەیە تەواو زۆربەی عێراقیەکان بەداخەوە کە ئێمە دائیمەن دەچین سێری کێشەکە دەکەین بەس فکر بۆ حەلەکە ناکەین.
فکر ناکەین حلمان هەیە نییە سیرەکەی مەسەلەن ئێستا لە جادە ڕووداوێکی هاتوچوو دەکرێتن خەڵکی هەمویان دێن سێری دەکەن ئەوە چۆن ڕوویدا و نازانام چی بەس کەس سەبەبەکەی ئەوەی ناکە حەلی سەبەبەکەی مشکلەکەی ناکە لێرە لە سیاسەتش هەمان شتە فەرمو ئێستا لە کەناڵەکان هەمووی لە ناوچەی سەوز و ئەوانەی تر هەمووی باسی ئەوەی دەکا کێشەی دەکە کێشەی کارەبا نییە ئاو نییە مالکی وای کرد فلان ئەوەندەی کوشت ئەوە باشە سەبەبەکەی چێ کاتی سەبەب نەماوە کاکازم بگرێ دەڵێ دەبێ بڕۆن ینی مەترسی لێرەدایە دەڵێ ئەبێ چوارچەوەی هەمانجی بە مالیکی بە عامری بە خەزعەلی دەڵێ ئەبێ ئێوە بڕۆن ینی پرسیارەکە لێرەدا ئەمەیە ینی چارەسەر چییە ئامادە نین بۆ گفتوگۆ لەگەڵ چوارچەوەی هەمانجی بەڵێ ئێستا گفتوگۆ ناکرێتن تەیاسەدری ئەسڵەن مقتەدە سەدر حیوار دیالۆگ قبول ناکە لەبەرچی لەبەر تەوازن تێدانیە ئێستا حیوارێک بکرێتن لەبەرەوە ئیتاری تەنسیقی لە ناو سوڵتانە لە ناو پەرلەمانن ئەوان لە ناو پەرلەمانی لە ناو سوڵتانین بەڵام ئەوان لە ناو ئێستا پەرلەمانن پەرلەمان چۆن دەرەی ئەگەر تعبیری سیاسی بەکار بێنین داگیریان کردووە بەڕاستی ئەوە داگیرکردن دەکرێتن لەبەرەوە ئەو پەرلەمانە هی مولکی هەمووی شعبەکە هەر ئاواهەیە بەڵام ئێستا محکەمەی ئیتیحادی بابین لەسەر محکەمە ئیتیحادی هاوڵاتی حەقی خۆی هەیە برێ کاکە محکەمەی ئیتیحادی بە شێوەیەکی سیاسی ئەوە بووە تەشکیل کراوە هەندێک بریاری محکەمە ئیتیحادی ملاحەزات لەسەری هەیە بەڵێ وایە شتێ ئەوە ڕوویدا حتا محکەمەی ئیتیحادی مەسەلەی درێژکردنی وادەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە وادەیەکی نادیار فترە وەجیزە بە عەربی پێدەرێن ئەمە شتێکی ئەو سەلاحیەتی محکەمەی ئیتیحادی لە دستور قەت سەلاحیەتی ئەوەی نییە ئەو مشکلەیە کە ئێستا زۆر گەورە بووە سەبەبەکەی تەفسیری محکەمە ئیتیحادی بوو ئێستاش محکەمە ئیتیحادی مەسئولەتی خۆی دەبی هەڵگری بابێ تەفسیری ئەو فترە وەجیزە جۆر لە محکەمە ئیتیحادی ناگرێت بمبورە کاکازم ئێستا دۆخەکە وا لە دەست دەرچووە کەس جۆ لە حکوومەت ناگرێت جۆ لە دادگای فیدرالی ناگرێت پەرلەمان نەماوە بۆ خۆ دەزانی پەرلەمان بەدەست خەڵکەوەیە ینی هیچ شتێک لە عێراقدا نەماوە ئەگەری پێکدادان هەیە شەڕی ئەهلی هەیە لە عێراقدا لەم حاڵەتەیە ئەبێ ئێستا باسی ئێستا ئەەکەم ئێستا چارەسەر چییە؟ ئینقلابی جێشی ژەو توانایی نییە؟ توانای نییە ئێمە یعنی هەرچی ڕێگای ئەگە تەواو دستور ئێستا ئەو قوتەی نەماوە ئەو لایەنی عەقلانیەکان ئەو خەڵکی یعنی لە عێراق ماشەڵڵا خۆ ئەومان زۆرە بەڵام فرسەت پێیان نادەن بێن بۆ پێشەوە بۆ چارەسەرکردنی ئەو مەسائلانە هەردوو لایەکان ئێستا ئێمە ئەگە داوا بکەین لایەنێکی محاید هەر لە خەڵکی عێراق ئەوان بێن لەسەر ئەو مەسەلەیە بۆ چارەسەرکردنی سەید مقتەدە سەدر یان ئیتاری تەنسیقی ئەوان قبولەکەن ئەو مشکلەکە لێرە ئەوان بەو حەلەش قبول ناکەن ئێمە چەند لایەنی سلمی بگرین حەلی سلمیەکان ئەوەی قانونیە دستوریە ئەو تەرەفانە دەبی بگرین لەگەر داواکردنی مساعدەی ئومەم متحیدە لەو مەسەلەیە زۆر گرنگە ئەمە مەسەلەکە بگاتن بەدەست جادە خۆپشاندەران ئەکید مەرجوع عێراق لە پێش ینی مستەقبەلێکی نادیارە جادە هەموو شتێکی تێدایە جادە لەوانەیە ئاژاوای تێدایە جادە دەستی دەرەچی تێدایە دەستی هەموو شتێکی تێدایە ئێستا ئێمە دیتمان لە جادە چی ڕووی دەدا ئێمە داوا دەکەین کوتلە سیاسیەکان ئەوانەی حەکیمن لە عێراق یعنی تەجروبەی باشیان هەیە ئەوانەی کە دەستیان لەناو گەندەڵی نەبووە ئەوانەی دەستیان لە کوشتنی خەڵکی عێراق نەبووە ئەوان زووترین کات بێن لەسەر خەت بۆ چارەسەرکردنی ئەو وەزعە لا ئاسامەحەڵە ئەگە وەزعەکە لە دەست دەرچوو بە بەتەمایە لە دەست دەربچی بەخوای لە قازانجی لایەنێک نییە پەیامەکەتان زۆر باشە زۆر بەڕێز کازم یاوەر چاودێری سیاسی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان سوپاس بۆ ئێوە.